من سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وبعد دوای ئەوەی لە ئاەتەکانی ڕابردوودا بۆمان دەرکەوت براکانم کە خەڵکی لە بیر و باوەڕدا جۆرا و جۆرن، هەیانە موئمنە و هەیانە کافرە، هەیانە باشە و هەیانە خراپە. ئەم جۆرا و جۆر و ئیختیلافە تەنها لە خەڵکیدا نییە، بەڵکو خی پەروەردگار لە هەموو شتێکدا کە دروستی کردووە ئیختیلاف و جیاوازی دەبینین لە بینی شتەکاندا. بەڵام ئیختیلافێک هەیە طەبیعیە، کێشەی تێدا نییە، هەرچەندە ئیختیلافیش هەبێ. ئیختیلافێکیش هەیە کە کێشەیە، ئەویش خلافی ئەهلی باطل بۆ ئەهلی حەق. پەروەردگارمان دەفەرمێ ئەلەم تەڕە أن الله أنزل من السماء ماء. تو ندبینی و ئەی محەممەد عليه الصلاة والسلام کە خوای پەروەردگار دای بەزاندووە لە ئاسمان بارانێک، یەک جۆر ئاوە، بەڵام فأخرجنا به ثمرات مختلفا ألوانه يسقى بماء واحد. یەک ئاو یەک باران، بەڵام تەماشا دەکەن خوای پەروەردگار بەو تاکە ئاوە جۆرا و جۆر چی ڕواندووە و چی وەبەرهەم هێناوە بۆ خەڵکی. فأخرجنا به ثمرات يعني بروبوم میوەجات مختلفا ألوانها کە لە لەون و ڕەنگدا جیاوازن. درەختی وا هەیە ڕەنگەکەی جیاوازە لە درەختێشتر، میوەی وا هەیە سوورە، هەیە سەوزە، هەیە سپیە، هەیە مەیلە و ڕەشە. یەک جۆر ئاویش جۆرەها میوەجات بە ڕەنگی جیاواز، بە تامی جیاواز، بە قەبارە و حەجمی جیاواز، بە فائیدە و سوودی جیاواز، هەر یەکەیان بۆ شتێک و هەر یەکەیان بە شێوەیەک. ئەوە بەڵگەیە لەسەر عەظەمەت و گەورەی خوای پەروەردگار. یوسقا بماء واحد، یەک جۆر ئاو کەچی ئەو هەموو جۆرە بەرهەموو میوەجاتە جۆرا و جۆرەی لێ دروست کردووە. ومن الجبال جدد بيض. خوای پەروەردگار دەفەرمێ ئەم جۆرا و جۆریە ڕەنگا و ڕەنجیەوە نەبێ خوای گەورە تەنها لە میوەجاتدا خوای گەورە دروستی کردبێت و دای نابێ، بەڵکو لە کێوەکانیشدا لە شاخەکاندا جودد بيض چ دەبینین؟ یعنی ڕێگا و خەت و پەڵە و بەشبەشی چۆن دەبینین لە کێوەکاندا؟ بيض وحمر مختلف ألوانها وغرابي وسود. دەبینین هەر لە دەوروبەری خۆمان ئەوە پێی دەڵێن کێوە ڕەش، بۆ غەرابی وسود. خوای گەورە دەفەرمێ کێوێکی زۆر گەورە و ڕەش، تەواو ڕەشە. کێو هەیە ڕەشە، هەیە مەیلە و زەردە، هەیە سپیە، هەیە سوورە. خوای پەروەردگار حتا لەو کێوە مەزن و زەخمانەشدا ڕەنگا و ڕەنگی دروست کردووە. ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك. أو جورا جوريا ونبي لم يوجات لكي وكان دا هبي بس بلكو لخلچيش دا. ومن الناس لخلچي دا تماشا دكين فلان كس أفريقية سودانية رش، فلان كسيش أوروبية سبي، أو منطقاني اي مشكيتي دا دجين وسطة جنمي نسبي سبية نرشة هەشە ئەسمەرە. لە خەڵکیشدا خوای پەروەردگار خەڵکانێکی ڕەنگا و ڕەنگ و جۆرا و جۆری دروست کردووە. و هەروەها لە دەوابدا لە وڵاخ و گوێ درێژ و ئەو جۆرەشتانەش بە هەمان شێوە تەماشا دەکەین بە تایبەتی کەرەچێوی چۆن ڕەنگا و ڕەنگ خوای پەروەردگار دروستی کردووە. و لە نەعام لە مەڕ و ماڵاتدا ڕەنگا و ڕەنگی دەبینین بە هەمان شێوە. ئەوە هەمووی بەڵگەیە لەسەر چی براکانم؟ لەسەر عەظەمەت و گەورەی خوای پەروەردگار کە لەو شتانەدا جیاوازی و جۆرا و جۆری دەبینین. هەڵبەتە لە بیر و باوەڕ و تەسەووڕ و بۆچوونی خەڵکیشدا جۆرا و جۆری و جیاوازی هەیە. بەڵام ئایا کام جیاوازیەی ناو خەڵک
دروستە و کامەشیان خەتەرە و گوناهێکی گەورەیە بۆ سەر تەڕەفێکیان. ئەگەر جیاوازیەک لە نێوان عولەمادا زانایاندا هەبێت لە بابەتە ئیجتیهادیەکان ئەوە کێشە نییە. زانایان دەفەرمون لا ئینکارە فی مەسائل الاجتهاد، ئەو مەسەلانەی کە ئیجتیهادیان کردو عولەما، ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ قەولێکی هەیە، ڕایەکی هەیە، و ئیمام ئەحمەد ڕایەکی هەیە، ئیمام مالک ڕایەکی هەیە بۆ نمونە، و هەمویان عالم و زانای بەرز و بەڕێز و مجتەهیدن، کێشە نییە. لا ئینکارە فی مەسائل الاجتهاد، بەمەرجێک کە خلافەکە خلافێکی ئیجتیهادی بێ، هەمویان یعنی پاڵپشتیان بەڵگە بێت، کەواشە زانایان ئاوان. بەڵام کە هاتوو مەسەلەکە ئیجتیهادی نەبوو، پاڵپشت بە بەڵگەوە نەبوو جیاوازی ڕاوبۆچوونەکان، ئەوە دەڵێن لێرەدا ئینکاری هەیە. هەر کەسێک واز لە دەلیل بێنێ و بە قسە و ڕای کەسێکی تر بکە، ئەوە دەڵێن خلافەکەی تۆ ئینکاری لەسەرە، چونکە ئینکاری لە تۆ دەکرێت خلافەکەی تۆ خلافێکی ئیجتیهادی نییە، مجرد ڕاوبۆچوونێکی خۆتە، پاڵپشت نییە بە دەلیل و بەڵگەوە، کە بەڵگەیەکی قورئان یا حەدیث، ئیجماع، قیاس، ئەوانەی کە مەصدەری استدلالن، کە بەڵگەی بەدەستەوە بێ بە هەر حاڵ لەسەر سەر و سەرچاومان، کێشە نییە و نابێ ئینکاری لەو مەسائلانەدا هەبێ. بەڵام مجرد ڕاوبۆچوونی ئەو وایە من وام پێ باشە، وام پێ چاکە، بەڕەئی من وا چاکە، جا تۆ چێی و من چێم تا ڕەئیمان هەبێ؟ ئێمە چین براکانم؟ ئەو مۆزوعە دینە. زوهری ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ من الله الرسالة، پەیامەکە لە خواوە هاتووە، ئەو دینێ ئێمە لە خواوە هاتووە، وعلى الرسول البلاغ، ئەی ڕەسوول کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام چی لەسەرە؟ ئەو بەلاغ، تەنها ڕاگەیاندنی لەسەرە، وعلينا التسليم والاتباع، ئەی ئێمە چیمان لەسەرە؟ ئێمە تەسلیم بوونی پەیامەکەی خوا و نێراوەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام، نێراوەکەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاة وسەلام، و هەروەها شوێنی کەوین، ئەوە لەسەر ئێمەیە. ئێمە شوێنکەوتنمان لەسەر براکانم، ئێمە داهێنان و تەشریع لەسەر ئێمە نییە و بۆ ئێمە نەهاتووە. بۆ ئیمام شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ من استەحسەنە فەقەد شەڕع، هەر کەسێ بڵێ من خۆم وام پێ چاکە، وام پێ باشە لە دینی خوادا، بێ ئەوەی بەڵگەشە بێ لە قەزیەکەدا، ئەوە کە ئەنەما شەریعەتێکی داناوە، چۆن خوای گەورە شەریعەتی داناوە، ئەویش بۆتە شەریکی خوا لە شەریعەت داناندا. من استەحسەنە فەقەد شەڕع، کەواتە دەبێت لە خوا بترسین براکانم، مەوزوعەکە مەوزوعی دینە، پێم وایە و پێم چاکەی من و تۆ نایخوا، دەبێ بزانین بەڵگە هەیە لە قورئاندا، لە حەدیثدا، زانایان بەڵگەیەکیان بۆ ئێمە باس کردووە کە بەڵگە هەبوو لەسەر سەر و سەرچاومان، کە مەسەلەکە ئیجتیهادی بوو. ئەمما مجرد ڕاوبۆچوون و پێم چاکە و پێم باشە بێ، قەیدیستەکە خەڵکەکە هەمووی وایە و دابوونەریتمان وایە، نەخێر، ئەوە نایخوات، ئەوە کارێکی باش نییە. دەبێ ئینسانی مسلمان وریا بێت قسە لە دینی خوادانەکە، وأن تقولوا على الله ما لا تعلمون، لە دینی خوادا شتێک نەڵێن کە علممان پێی نەبێت، لە دینی خوا شتێک نەڵێن علممان پێی نەبێت. کەواتە ئەو خلافە ئیجتیهادیانە ئاساییە برام، بەڵام کەسێک کە مخالفەی حەق بکە، مخالفەی بەڵگەی حەق بکات، ئەو بێگومان خلافەکەی ئاسایی نییە، تاوانبار دەبێت، گوناهبار دەبێت. بۆیە ئەو ناکۆچیانەی ئەو خلافانەی کە هەیە دەبێت بەو دوو شێوە سەیریکەین. خلافێک کە لەسەر ئەساسی بەڵگە بێت اعتیادیە. بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە بەنی قوڕەیضە، کاتێک کە بەنی قوڕەیضە یەهودیەکانی بەنی قوڕەیضە خیانەتیان کرد، ئەو بەڵێن و پەیمانەی لە بینی ئەوان و پێغەمبەردا هەبوو عەلەیهی سڵات وسەلام هەڵیان وەشاندەوە، خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەر کرد عەلەیهی سڵات وسەلام کە بچێ بۆ دەرکردنی ئەوان لە دەوروبەری مەدینە، کە گوندەکەی ئەوان لە دەوری شاری مەدینە بوو، بۆ ئەوەی دەریان بکا لەوێیان نەهێڵێ، چونکە قەومێکی خیانەتکارن لەسەر بەڵێن و عەهد و پەیمان نەماون. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە سەحابەکانی فەرموو لا يصلين أحدكم إلا في العصر إلا في بني قريظة، ئەوە دوای نوێژی نێوەڕۆ بوو، فەرمووی کەس نوێژی عەسر نەکا ئیلا لە بەنی قوڕەیضە نەبێت. ئەوەی کە چوو بێ نازانم کەستان چووە دیتوێتیان نا، ئەوە شاری مەدینەیە، لە دەروی شاری مەدینەیە، لە دەرەوەی شاری مەدینەیە گوندێکە بەنی قوڕەیضە جوولەکەکان لەوێ بوون، ئەوە تیرەیەکی جوولەکە بوون. یعنی مەبەستی چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فەرمووی دەی سەحابەکان کەس نوێژی عەسر نەکا ئیلا لە کوێ نەبێ؟ لە بەنی قوڕەیضە نەبێت، لە گوندەکەی وان نەبێت. سەحابە ڕەزای خوای گەورەیان لێ بێ یەکسەر فەرمانەکەی پێغەمبەریان عەلەیهی سڵات وسەلام جێبەجێ کرد و کەوتنە ڕێگا بۆ سەر بەنی قوڕەیضە. لە ڕێگا بانگی عەسر، یعنی کاتی عەسر هات، سەحابە ڕەزای خوایان لێ بێ بوون بە دووڕە،
هەندێکیان وتیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرموویەتی نوێژی عەسر نەکەن لەوێ نەبێ ئەمە با تا نەگەینە ئەوێ نوێژی عەسر ناکەین ئەگەر کاتی عەسریش نەمێنێ و کە چیش بێت کە خۆریش ئاوا بێت نوێژی عەسر ناکەین لەوێ نەبێت چکە پێغەمبەر وای فەرموو عەلەیهی سەڵام هەندێکیان وتیان بابە مەبەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەوە نەبووە کە نوێژەکەمان بچوێن مەبەستی ئەوە بوو کە ئێمە پەلە بکەین یەکسەر کەوینە خۆمان و پەلە بکەین و بڕۆین بەرەو ئەوێ بەڵام کە کاتی نوێژ هات دەبێت نوێژەکەمان بکەین هەندێک لە سەحابە سەیری لەفظی ظاهری لەفظی حەدیثەکەیان کرد هەندێکیان سەیری مانا و مەقسەدەکەیان کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوایی کە پێیان وت ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات خلافێکی وا ڕوویدا لە بینی ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەخنەی لە هیچیان نەگرت چونکە هەردووچیان بەڵگەکەیان قەولەکەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هەر یەکەیان بە شێوەیەک لێی حاڵی بوو و حاڵی بوونەکەشیان مەجالی تێدا هەبوو لە شەرعیشدا و لە زمانی عەرەبیشدا ئاساییە ئەو جۆرە فەهمە کە خلاف ئاوا بوو کێشە نییە برا نابێ ئەو بۆ بڵێت تۆ گومڕایت و تاوانباریت و ئەویش بۆ بڵێت تۆ گومڕایت و تاوانباریت ئەوە هەڵەیە گوناحە نابێت تەفرەقە لەسەرەوە دروست بێت کە هەردووچی بەڵگەی پێ بێ ئەمما تۆ بەڵگەت پێ بێت حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام یان ئایەتی قورئان یەکێشتر هیچی پێ نییە بەڵگەی پێ نییە هەر بۆ خۆی وای پێچاکە یان نەنچ و باپیری وایان کردووە کاکە قەیناکە خلاف مشکلەنی هەردووکتان ڕاز دەکەن چۆن هەردووک ڕاز دەکا ئەوەی کە فەردەفەرمێ خوا وا دەفەرمێ ئەوە ڕاز دەکا ئەوەش کە دەڵێن نەنکم و باپیرم وایان گوتۆ بەڵگەی پێنی ڕاز ناکە دەبێ قسەکەی ڕەت بکرێتەوە نەک ئەوەش بڵێن ئەو خلافەی کە لە بینی عولەمادایە ڕای کێشین بۆ سەر ئەوەش بڵێن ئەوەش هەر هەمان بابەتە کێشە نییە کاکە دەی با تەفرەقە دروست نەبێ با نەڵێن تۆ غەڵەت دەکەی چۆن کەسێک سوزدە بۆ غەیری خوا بەرێ نەڵێ غەڵەت دەکەی چۆن کەسێک اعتقادی بەدار و بەرد بێت تۆ نەڵێ غەڵەت دەکەی چۆن کەسێک بیدعە لە دینی خوادا بێنێتە ناو دین و هیچ بەڵگەی لەسەر نەبێ و عولەما و ئیمامەکان فتوایان لەسەر نەدابێت تۆ بڵێ ڕاز دەکەی و قەیناکە نەخێر غەڵەت دەکا کەواتە ئەو دوو جۆرە اختلافە لێک جاکەینەوە هەندێک اختلافی تەنەووعە هەندێک اختلافی ئەفهامە لە تێگەیشتن لە دەقەکاندا جیاوازی هەیە کێشە نییە بەڵام اختلافێک هەیە تەضادە اختلافێک هەیە کەسێک کە بەڵگەی پێ نییە خلاف لەگەڵ ئەهلی بەڵگە و ئەهلی حەق دەکا ئەو خلافەی ئەوان مەذمومە و خراپە دوای ئەوە خوای پەروەردگار دەفەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور أو كسانيك كتابك إخواي قورة دخوين كتاب إخوة بريتين القرآن أوانيك كتابك إخوة دخوين نەک تەنها خوێندنەوەش یەتلوونە تیلاوە براکان بەمانای ئیتیباعیش دێت شوێنکەوتن تەلا کە بەدواداهاتن ئەو کەسانەی کە کتابەکەی خوا دەخوێندنەوە و هەوڵی تێگەیشتنی دەدەن و شوێنی دەکەون و دەستی پێوە دەگرن و هەروەها و ئەقام و سەڵات نوێژیش دەکەن بەو شێوەی کە خوای گەورە دەیەوێت عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوونی کردوێتەوە و ئەنفەقوا مما ڕەزەقناهم و دەشبەخشن لەو ماڵی کە ئێمە پێمان بەخشون لێی دەبەخشن ئەوانیش سرڕەن و عەلانیە هەم بە نهێنی ماڵ دەبەخشن لە پێناوی خوا هەم بە ئاشکراش ماڵی خۆی دەبەخشێ لە پێناوی خوا مەبەستی ئەوەیە خەڵکانێکیش چاو لەوکەن و وەکو ئەو خێر بکەن ئەو کەسانێک کە ئەو سێ سیفەتەیان تێدا بێ چی و چی یەکەمیان کتابەکەی خوا دەخوێننەوە و شوێنی دەکەون حەڵاڵەکەی بە حەڵاڵ دەزانن و حەرامی بە حەرام دەزانن و هەروەها نوێژەکانیان دەکەن بەو شێوەیە کە خوا دەیەوێت بە خشووعەوە و هەروەها لە ماڵەکانیشیان لەو ماڵی کە خوا پێی بەخشیون مما ڕەزەقناهم نەیفەرموو وأنفقوا من مالهم دەفەرمێ و دەبەخشن لەو ماڵی کە ئێمە ڕزقمان داون بۆی بزانیت ئەو ماڵی کە تۆ هەتە ڕزقی خوایە داویەتی بە تۆ تەماشا دەکە ئایا تۆش لی دەبەخشی دەدەیتە کەسێک کە محتاج بێت شتێک لە ماڵەکەی خۆت دەبەخشید یان نا جا ئەو کەسانێک کە ئەو سێ سیفەتەیان هەبێت خوای گەورە دەفەرمێ یەرجونە تیجارەتە لەن تەبور ئەوانە ڕەجای تیجارەت و بازرگانیەک دەکەن کە چی نییە کە ئەو بازرگانی و تیجارەتی ئەوان بە هەڵەدا ناچێت و زەرەر ناکا بە هیچ شێوەیەک و تووشی خەسارەت نابێت هەر یەکە دەبینین براکانم هەر یەک لە خەڵکی کە تەماشایکەین جۆرە تیجارەتێکی هەیە و جۆرە کەسابەتێکی هەیە هەر یەکە بە دوا کەسابەتی خۆی کەوتو ئەوەی کە دەیبینی تیجارەتێک بازرگانیەک دوکانێک کەسابەتێکی هەیە زەرعاتێکی بە دوای کەوتووە خوای گەورە لێرە تیجارەتێکمان بۆ باز دەکا
کە فەرقی هەیە لەگەڵ هەموو تیجارەتەکانی تر فەرق و جیاوازی هەیە لەگەڵ هەموو تیجارەتەکانی تر چی ئەو جیاوازیە تەماشا دەکەین ئەوانەی کە تیجارەتی دنیا دەکەن شەرنی هەموو جارێک قازانج بکەن شەرنی هەموو جارێک قازانج بکات وەکە قازانجیش بکات شەرنیە قازانجی تیجارەت و بازرگانیەکەی حەڵاڵ بێت زۆر جار هەیە ڕیبای تێدەکەوێت زۆر جار هەیە درۆی تێدەکەوێت خیانەتی تێدەکەوێت غەشی تێدەکەوێت ئەوە تیجارەتی دنیاە بەڵام ئەو تیجارەتی کە خوا باسی دەکات ئەو بازرگانیە دەفەرمێ بازرگانیە کە خەسارەتی تێدا نییە خەسارەتی تێدا نیە ئیلا قازانجە کامەیە ئەو تیجارەتە و کامەشە ئەو قازانجە تیجارەتەکە ئەوەیە کە تۆ تیجارەت لەگەڵ خوا دەکەی براکەم بازرگانیەک لەگەڵ خوا دەکەی کەسابەتەکەی کە خوا لە تۆی دەوێت لەو بازرگانیەدا بریتێ لە چی خوێندنەوەی قورئان تێگەیشتنی عمل پێکردنی نوێژکردن ماڵبەخشین لە پێناوی خوا بە گوێرەی توانات ئەوە ئیشی تۆیە ئەوە کەسابەتەکەی تۆیە ئەوە تیجارەتێکی گەورەیە لەگەڵ خوا دەیکەی دەزانی پاداشتەکەی چییە پاداشتەکەی بریتێ لە ڕزابوونی خوا بەهەشت پاداشتەکەی ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێ لیوەفیەهم ئوجورەهم ئێمە ئەو کەسانەی کە ئەو بازرگانیەیان کرد ئێمە ئەجری تەواوی کاملی خۆیان دەدەینێ بۆ نمونە تۆ کەسابەتێک دەکەی کە دەچیت لەگەڵ شەریکەیەک لەگەڵ کۆمپانیایەک لەگەڵ حکوومەت بۆ نمونە ئەوەی کە کردوتە بۆ نمونە مقاولێک کە کۆمپانیای هەیە کە مەشروعەکەی بەجێ گەیاند ئەوە حکوومەت پارەی تەواوی خۆی دەدات هیچی تر هەیە نە ئەگەر پارەی تەواوی بداتێ زۆر جاری جوا هەیە لە بینی حکوومەت و کۆمپانیادا چەند دەستێکی تر هەیە هەمووی هەردەی خوا هەمووی هەردەی بڕێت تا دەگاتەوە مەشروعەکە هیچی وای لێ نامێنێتەوە کەواتە ئەجری تەواوی خۆی دەست ناکەوێت بەڵام ئەو تیجارەتەی کە لەگەڵ خوای گەورەیە دەفەرمێ لیوەفیەهم ئوجورەهم ئەجری تەواوی کاملی خۆی دەدرێت ئەجری تەواوی خۆی خوای گەورە دەیانداتێ نوقسانی تێدا نییە و لێی نابڕدرێ هەر ئەوەش نییە وەیەزیدەهم من فەضلیه خوای گەورە چش دەکات زیادە فەضلی خۆشیان بەسەردا دەڕێژێ یعنی چەند خۆشە لە دنیادا بۆ نمونە مقاولێک کە هەڵساوە بە جێبەجێکردنی مەشروعێک بەو مەرجانەی کە حکوومەت دەیەوێت پارەی تەواوی خۆی مستحقی خۆی وەرگرێ ئەوە هەر زۆر خۆشە کەشتیوان نییە نە پارەی تەواو وەردەگیرێ نە مقاولەکەش مەشروعەکە وەک خۆی جێبەجێ دەکات کە ئەوە کاتی خۆیەتی باسی بکەین و ئاگاداری مسلمانانی لێ بکەینەوە سوێن بەخوا خیانەتێکی زۆر گەورەیە ئەو کەسانەی کە بچووکترین مەشروعیش وەربگرن لەم وڵاتەدا وەری دەگرێ حکوومەت پێی دەڵێ بۆ نمونە دەبێ ئەو سەبەیە ئەوەندە چیمەنتۆی تێکەی لە هەر مەترە ئەوا بێت دەچێت نیوەی ئەوەی تێدەکات چەند مهندس تەلەفۆنیان بۆ من کردووە و سکاڵای ئەوەیان کردووە مامۆستا ئێمە ئیشمان نییە لەگەڵ ئەو کۆمپانیایە دامەزراوین بەڵام خاوەنی کۆمپانیا و ئیشەکە دەبێت خیانەت دەکا ئەوەی کە حکوومەت دایناوە نیوەی ئەوەی تێدەکا جا لە شیش بێ لە چیمەنتۆ بێ لە هەرچی بێ بە ئێمەش دەڵێ دەبێ بێدەنگ بن واش بینوسن کە تەواو بە گوێرەی مەرجەکانی حکوومەتە ئەگەر بێت و ئێمە قسە بکەین ئەوە دەرمان دەکا قسە نەکەین خیانەتە بێگومان پێیان دەڵێن وازی لێبێنە و خوای گەورە ڕزقێکی حەڵاڵ بدە جا ئەو خیانەتکارانە بەڵێ تۆزێ درهەم و دینار دێتە جیرفانیان بەڵام نازان چ خیانەتێک لەو میلەتە هەمووی دەکەن نازان چ خیانەتێک لەو حکوومەتە دەکەن ئەوە پێویستە لە خوا بترسن ئەو خیانەتە نەکەن ئەو جۆرە کەسابەتە حرامە کە تو هەر دەتەوێت خیانەتکەی بڕۆ ڕێگیری بکە و چەتەیی بکە باشترە لەوەی کە مەشروعێکی مسلمانانی شتێک دەیت و عاقبەتەکەی زەرمەندی و خەسارەت بێ جادە دەکرێت 2-3 ساڵ نابا و تێک دەچێت بینا دەکرێت 2-3 ساڵ نابا و تەفنیش دەبێت و هیچی بەسەری چەوە نامێنێ هەر مەشروعێک تەماشا دەکە هیچی سەر ناگرێ وەکو پێویست نییە بۆ خیانەتی تێدایە ئەو مەرجانەی کە دادەندرێ وەکو خۆی جێبەجێ ناکرێ بۆیە تەماشا دەکەی ئیشەکان هەمووی فەشەلە هەمووی دەبێت چەند جار دیسان لێ بدرێتەوە چەند جار تەندەری تی بۆ دەرچێتەوە چەند جار مقاول پارەی تری پێوەرگرێتەوە هەمووی خیانەت هەمووی گەندەڵی پێویستە لە خوای گەورە بترسین ئەو جۆرە خیانەتانە واز لێ بێنن ئەو کەسانێک کە کارێکیان بەدەستە لە کاری مسلمانان بۆیە دەڵێم ئەگەر بچن ڕێگری بکەن زۆر باشترە بۆ باشترە گوناهەکەی کەمترە چونکە تەنها ماڵی قۆڵی کەسێکی بڕیەوە و تەواو بەڵام ئەوە مەشروعێکە جادە و ڕێگاوبانێکی مسلمانانە ئەو هەموو خەڵکە زەرەر دەکا دایرەیەکە ئەو هەموو خەڵکە زەرەر دەکا بۆیە گوناهیان زۆر گەورەیە با لە خوا بترسن بەو شێوەیە پارە پەیدا نەکەن جاوتمان کە مقاولێک ئیشەکەی بە پاچی بکە و پارەکەشیت بە تەواوی حەقی خۆی وەرگێت چەند دڵی خۆشە ئەدی ئەگەر سەرڕای ئەوەش کە حەقی خۆی بە تەواوی وەرگرت ئەو جاچی
ئەوجا زیادەشی بدرێتێ هەدیەی بدرێتێ لەسەر ئەوەی کە تۆ بەڕاستی ئیشەکەی خۆت چاک کردووە بێگومان زۆر دڵی خۆش دەبێت ئەو تیجارەتەی ئێمەش لەگەڵ خوای گەورە دووشتی باس کرد خوای گەورە یەکەمیان لیوەفیەهم ئوجوڕەهم ئەجری تەواوی کاملی خۆیان دەدەینێ خوای گەورە دەفەرمێ تەواو ئەوجا وەیەزیدەهم من فەضله خوای گەورە لە فەضل و کەڕەمی خۆی بۆشیان زیاد دەکا و زیاتریشیان دەداتێ زیاتر لە حەقی خۆیان خوا لێت ڕازی دەبێ خوای گەورە بەهەشتت بەنسیب دەکا حەسەنەیەکت بەدە حەسەنە تا 700 قات بۆ دەنووسێ ئەوە هەموو فەضل و کەڕەمی خوای پەروەردگارە کەواتە براکانم ئەو تیجارەتەی کە لە دنیادا دەکرێت هیچ نییە بەڵام با هەوڵ دەین تیجارەت و بازرگانیمان لەگەڵ خوای پەروەردگار بێ مقاولاتی تۆ کە لە دنیا لەگەڵ حکوومەت بێ مقاولاتی تۆ لێرەدا لەگەڵ خوای رب العالمین ئەو خوایە کە خاوەنی بەهەشت و جەهەنەمە چیشی داوا لێ کردووی دروستکردنی بینایەکی زۆر سەعب و قورس نییە قورئان بخوێنەوە هەوڵ دەتێی بگەیت نوێژەکانت بکە لەو ماڵەی کە خوا پێی بەخشیوی خوای گەورە شتێک ببەخشە بەنهێنی و بە ئاشکرا شتێک ببەخشە لە پێناوی خوا وەڵڵاهی ئاسان خوای گەورە بۆمان ئاسان کە سوێن بەخوا ئاسانە تیجارەتێکە کە خوای گەورە ئەو هەموو فەضل و پاداشتەی لەسەر داناوە ئەو جا دەفەرمێ ئینەه غەفوڕ شەکوور خوای گەورە زۆر لێبوردەیە لە گوناهەکان ئەو کەسانی کە ئەو تیجارەتە دەکەن خوا غەفوڕە لە گوناهەکانیان دەبورێ و شەکووریشە سپاسی چاکەکانیشیان دەکا عابد هەیە سپڵەیە کەسانێک هەن سپڵەن خەڵکانێک زۆر ڕەنجیان بۆ کێشان کەچی کە کەسانی تریان دەستکەوت پاڵێک بەوان وەدەنێن و کە ئەنەمە هەرنەیان ناسیون خوای گەورە وانییە خوای گەورە کە هەڵەت کرد غەفوڕە لێت دەبورێ کە چاکەشت کرد شەکوورە سوپاست دەکا و پاداشتی چاکەت دەداتەوە پێشەوە برا بەڕێزەکانم ئاەتێک لە ئاەتەکەی پێشوو فەقەڕەیەکی مابوو کە خوای گەورە دەفەرمێ ئینەما یەخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور إنما يخشى الله من عباده العلماء إنما أداة حصر يعني تنها لبندكاني خوا تشين أواني لخوا دترسين لبندكاني خوا تشين تنها أوانيك لخوا دترسين تشين فرمي العلماء أو كساني كزانان أواني كزانان تنها أوانا لخوا دترسين خشية إنما يخشى الله خشية فرقي هي لقى الخوف خشية ترسانك لعلم وسر هالضدا ترسانك سببه كاركي علم زانستية عالم دزاني خواتشيا عالم خواي خوي ناسيوة لروانجي ناوجوانكاني لروانجي صفات برزكاني لروانجي شريعتكي لروانجي كلام كتابكي دزاني خواي قولة چن مزنة چن عظيمة چن غفور رحيمة چن شديد العقابة خوای خۆی دەناسێ عالم بۆیە عالم زۆر لە خوا دەترسێ بەڵام کەسێک کە خوا نەناسێ لێی ناترسێت کە خوا نەناسێ لێی ناترسێ بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک دوژمنێکی سەرسەختی خوێن ڕێژی لە خوا نەترسی هەبێ لەوانەیە لێی بترسێت بۆ چکە دەڵێ ئەوە گوێ ناداتە حەڵاڵ و حەرام و لە خوا ناترسێ حساب بۆ قەبر و قیامەتی ناکە بەڕاستی کەسێکی ترسناکە و دەسەڵاتیشی هەبێ ترسناکە کە تۆ ناسیت چێیە لێی دەترسی بەڵام کە ئەو کەسە نەزانێ دوژمنەکەی چێیە لێی ناترسێ ئێمە ئەو معاملەیە لەگەڵ خوا معاملە نییە لەگەڵ دوژمن خوای پەروەردگار دوژمنمان نییە دوژمنایەتیەکەی وامان لێ بکات لێی بترسین نە ئەوە لەگەڵ شەیطان بزانە شەیطان چەند فێڵبازە بیناسە بۆ ئەوەی کە لە فێڵەکانی بترسیت و خۆتی لێ بپارێزی بەڵام خوای تۆ خاوەنی لطف و کەڕەم و ڕەحمەت و ئیحسان و فەضل و بەڕەکەت و بەخششە بەسەر تۆدا دەی بیناسە بۆی خۆشت بوێ و دیسان لە بەرامبەریشدا بزانە کە خوای گەورە شەدید العقابە خوای گەورە زۆر قەهارە جەبارە خوای گەورە زۆر بەتوانە و بەدەسەڵاتە خوای گەورە کە عقوبەی کەسێکدا لێی تووڕە بێ غەضەبی خوا زۆر شەدیدە کەواتە لە خوای خۆت بترسە جاکە خوای خۆت ناسی بە ناوەکانی و صیفاتەکانی براکەم ئەو کاتە تۆ لە خوا دەترسیت بۆیە سعیدی کوڕی جوبەیر رحمتي خوای گەورەی لێ دەفەرمێ الخشية هي التي تحول بينك وبين معصية الله تعالى فەرمێ ترسان چییە بۆمان تعریفی خەشیەت دەکا دەفەرمێ ترس چونکە هەر کەسێ لە ئێمە لەوانەیە بڵێ ئێمە لە خوا دەترسین پێمان دەڵێت ترسان چییە دەفەرمێت ترسان ئەوەیە کە تۆ
لە معسیەت و تاوان بجێڕێتەوە. ترسان لەخوا ئەوەیە دەبێتە بربەستێک لە بینی تۆ و لە بینی سەرپێچیکردنی فەرمانەکانی خوا. هەر کاتێک کە تۆ ویستت تاوانێک کەی ترسی خوا هاتە دڵتەوە ئەوە تۆ خەشیەتت هەیە. ئەدی ئەگەر بە کەیفی خۆت بکەویتە ناو حەرام و بێشەرعیەوە و لە خواش نەترسی ئەوە تۆ خەشیەتت نییە و لە خوا ناترسیت. و هەروەها ئیبن عەباس ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێت العالم، دەفەرمێ عالم چێیە؟ زانا چێیە؟ لە ئاەتەکەدا بۆمان دەرکەوت چێ زانایە براکانم؟ ئەو کەسە زانایە کە لە خوا دەترسێ. ئەدی ئەوەی کە لە خوا نەترسێ ئەوە زانا نییە بەڕاستی. با علمیشی هەبێ بە حەڵاڵ و حەرام، بەڵام کە علمی نەبوو بە ذاتی خوای پەروەردگار و بە ئەسما و صفاتەکانی، علمی نەبوو بەو صفاتانی کە خوا لایەقیەتی و بەو شێوەی کە خوا خۆی پێناساندوین، لە خوا نەترسا ئەوە عالم نییە. جا سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ زانایان فەرموویانە العولەماء ثەلاثە، زانایان سێ صنفن، سێ جۆر عالم هەیە کە خەڵکی پێیان دەڵێن عالم، سێ جۆر هەن. یەکەمیان عالم بالله وبأمر الله، کەسێک کە عالم بێ بەخوا، علمی بە خودی خوا هەبێ بە ناو صفاتەکانی خوای خۆی بناسێت و علمیشی بە ئەمر و شەریعەتی خوای گەورە هەبێت، علمی بە شەریعەتەکەشی هەبێت. دووەمیان عالم بالله جاهل بشەریعەته، علمی هەیە بەخوا، خوا دەناسێ و لە خوا دەترسێ، بەڵام علمی نییە بە شەریعەتەکەی خوا، هیچ لە قورئان نازانێ، هیچ لە حەدیث نازانێ، حەڵاڵ و حەرام نازانێ چی ئەکاتەوە. سێمیان عالم بشەرعه جاهل بالله، ئەوەی کە علمی هەیە بە شەریعەت، تەواو دەزانێت چی واجبە، چی حەرامە، چی سنەتە، چی بدعایە، ئەو شتانە هەمووی لێک دەکاتەوە، هەمووی دەزانێت. ئەوەندەی کتابی فقی خوێندووە هەر خوا بزانێت، چاک دەزانێت، بەڵام علمی بە خوای گەورە نییە، خوای خۆی وەکو خۆی ناناسێت. ئەو سێ عالمە، ئەوەی یەکەمیان ئەوە عالمی حەقیقیە کە لە قورئاندا مەدح کراوە، علمی بەخوا هەیە، خوا دەناسێت و لێی دەترسێت، بەتەنها دەیپەرستێ و شەریکی بۆ دانانێت، دائما هەز بە مراقبەی خوا دەکا، شەرم لە خوا دەکا، و علمیشی بە شەریعەتەکەی خوا هەیە بە قورئان و بە حەدیث هەیە و حەق و باڵ لێک جیا دەکاتەوە. دووەمیان ئەو کەسەی علمی بەخوا هەیە، دەزانێت خوای گەورە زۆر غەفور و ڕەحیمە، دەزانێت خوای گەورە زۆر شەکوورە، خوای گەورە زۆر شەدید العقابە، دائما لە خوا دەترسێ. کەسێکی لە خوا ترس و عابدە، بەڵام علمی بە شەریعەتەکەی خوا نییە، نازانێ حەڵاڵ چی و حەرام چی. ئەو سنفەش زۆرن براکەم، عابدێکی جاهل کە زۆر لە خوا دەترسێ، والله دائما لە ترسی خوا دەگریێت، دائما خەریکی ذکر و سبحان الله و الحمد لله و لا إله إلا الله، بەڵام علمی بە شەریعەتەکەی خوا نییە، علمی پێی نییە. ئەو جۆرە کەسانە ئەگەر قەدری خۆیان بزانن، لە سنووری خۆیان تەجاوز نەکەن، ئەوە پلەیان بەرزە لای خوا، کە قەدری خۆی بزانێت، دەستکاری شەریعەتی خوا نەکا، قسەی تێدا نەکا، دەمی تێوەرنەدا، نەڵێ من چونکە لە خوا دەترسێم و کە ذکری خوام کرد دەست دەکەم بە گریان دەبێ من فتواش بدەم، ئەوە کاری باشە، تا ئێستا کاری ڕاستە. بەڵام چونکە سنەتی زۆرن و ڕۆژی سنەت زۆر دەگرێ و ذکری خوا زۆر دەکا، دەمیش لە شەریعەتی خوا وەردا و ئەو فتوا بدا، ئەوە چاکە، ئەوە چاک نییە، ئەوە حەڵاڵە، ئەوە حەرامە، ئەوە وا دەبێ، ئەوە نابێ، ئەوە بزانە گومڕایە، کەسێکی گومڕایە. چونکە خوای پەروەردگار دەفەرمێ إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن والإثم والبغي بغير الحق وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا وأن تقولوا على الله ما لا تعلمون. كشتيك بناوي خواه وبلن كعلم تام بي نبي شكو ديني خواه لخوته وبودني بلا وحلال وحرام ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذبة هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب. لخو ما نايب لنا وحلال وحرام جابوي هندك اسمان هيا مجێوری مزگەوتە لەگەڵ ڕێزم بۆیان، بانگدەری مزگەوتە لەگەڵ ڕێزم بۆیان، کۆلکە مەلایەکە نەک مامۆستای تەواو لەگەڵ ڕێزم بۆیان، یان پیاوێکی خواپەرست و لە خواترسە لەگەڵ ڕێزم بۆیان. ئەوانە دوو سنفن، سنفێکیان قەدری خۆی دەزانێ، ئیشەکەی خۆی بانگدانە و بانگ دەدا تەواو، ئیشەکەی ئەو خزمەتکردنی مزگەوتە خزمەتی مزگەوت دەکات تەواو. هەندێکیان نە وەڵڵا بوونە میکرۆبی ئەو ئومەتە، بوونە میکرۆب. چۆن؟ کابرا تۆ مجێوری مزگەوتی، ئیشی تۆ ئەوە نیە فتوا بدەیت، هەر مەسەلەیەک بێ بۆ خۆی نابابە وا دەبێ وا نابێت، ئەوە حەڵاڵە ئەوە حەرامە، ئەوە دروستە ئەوە دروست نییە، ئایەتی بۆ بێنە فایدەی نییە، حەدیسی بۆ بێنە فایدەی نییە، ئابەدەن هیچ.
داخوا قەدیم لە کۆلکەمەلایەک شتێکی بیستووە تەواو چۆتە ناومێشی و نایەتە دەرەوە چەند ئاەت و حەدیثی بۆ بخوێنیەوە ئەوە موسیبەتن ئەوانە کۆسپن بۆیە دەبێت لە خوا بترسن تۆ لە لایەکەوە لە خوا ترسی ئەوەت سیفەتێکی باشە لە خۆتی تێک مەدە قەدری خۆت بزانە و سنووری خۆت بزانە تەجاوەزی لێ مەکە بزانە ئیشەکەی تۆ وەزیفەکەی تۆ چییە بەڵام کە تەجاوەزت کرد لە قازانجەوە ئەوجا بەرەو زەرەر دەڕۆی لە خێر و حەسەناتەوە ئەوجا بەرەو سەیئات و ویزر و تاوان و گوناه دەڕۆی وریابە ئەوە سنفی دووەم بوو براکانم لە سنفی سێیەم چێن ئەوەی کە علمی بە شەریعەتی خوا هەیە دەزانێ حەڵاڵ چییە دەزانێ حەرام چییە دەرسی فەقەیاتی خوێندووە لە کولیەی شەریعەت تەخەڕوجی کردووە ئەو شتانە علمی پێی هەیە بەڵام لە خوا ناترسی علمی بە خوا نییە و شەرم لە خوا ناکات و لە خوا ناترسێت ئەوە فاسقێکە ئەوە منافقی ئەو ئومەتەیە پەنا بەخوای گەورە قسەی لەگەڵ بکەی باسی حەڵاڵ و حەرام لە تۆ چاتر دەزانێت بەڵام چونکە لە خوا ناترسێ و ترسی خوا لە دڵی دانیە فتوای ناحەق دەدات 2 دیناری بدەیە چه فتوایەکت دەدەوێت بۆت دەدات شتێک تەماحی بدەیە چه حەرامێکت دەوێت بۆت حەڵاڵ دەکات چه حەڵاڵیشت دەوێت بۆ خەڵکی حەرام دەکات چه سحر و جادووە دەیکا دەرزانێت خۆ علمی پێی هەیە ئاەتی بۆ بێنە بۆ تەفسیر دەکا حەدیث بۆت مانا دەکا بەڵام چونکە علمی بەخوا نییە عەظەمەتی خوای نییە لە دڵدا هەیبەتی خوا نازانێت گەورەی خوا ناناسێت خوای خۆی وەکو خۆی نەناسیەوە بۆیە شەرم ناکا لە خوا و لە خوا ناترسێت ئەوانە خێریان پێوە نییە کەواتە خێر لە چێدا لەو سێ سەنفە براکانم ئەوەی علمی هەبێ لە عولەمادا ئەوەی علمی هەبێ بەخوا شەرم لە خوا بکە و لە خوا بترسێ و هەروەها علمیشی بە شەریعەت و دینەکەی خوا هەبێت ئەگەر هەر یەکێک لەو دوانە لەو دوو علمە نوقسانی تێکەوت ئەوە نوقسانیە بەڵام دووەمیان کە علمی بەخوا هەبێ ئەوە چاکە هەرچەندە علمیشی بە شەریعەتی خوا نەبێ قەدری خۆی دەزانێت دەچێت پرسیار لە ئەهلی علم دەکا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون خوای گەورە فەرموویەتی پرسیار لە ئەهلی ذیکر بکەن ئەگەر شتێکتان نەزانی ئەو دەچێت پرسیار دەکەن بەڵام سنفی سێیەم پەنا بە خوای گەورە موسیبەتە کە شت دەزانێت بەڵام لەگەڵ ئەوەشدا عمل بە کتابەکەی خوا ناکە و عمل بە شەرعی خوای پەروەردگار ناکە ابن عباس رحمتي خواي قوري لي بيدي فرمو رضاي خواي لي بيدي فرمو العالم هو من لا يشرك بالله شيئا ويحل حلاله ويحرم حرامه ويعمل بوصيته وأيقن أنه مجازا بعمله ومحاسب على عمله عالم أو كسي شريك بخوا دانانه عالم أو كسي حلال بحلال دزانه حرام بحرام دزانه ودائما يقيني هيك روجك دچيته وبر لقاي خوا وخوا جور محاسبه دكات او عالمه بلام عالمه كقيامتي لبيرنا ما او دينك خوي دفروشيو حرام بو خلق حلال دكات وهروها حسني بصري رحمتي خواي پروردگاري لبي دفرمي العالم من خشي الرحمن بالغيب شي عالمه فرمو عالم او كسيك لنهيني وبنهاني دا لخواي جور دتس عالم اويا يكم شد من خشي الرحمن بالغيب لخواي جوردة تسيبنهيني هر عالمك كعلمي بقرآن وحديث وبشريعته ببلام ترسي خوال ضلي دانبو للرفتاري دا رنجي ندايوه بزاننا وخيري بيونية بويا دا فرمي حسني بصر رحمة خوالي بي العالم من خشي الرحمن بالغيب لخوادة ترسيبنهيني ورغب فيما رغب الله فيه وزهد فيما سخط الله فيه فرمي عالم او كسيك او شتي بي خوشه و بي چاكه كخوا بي خوشه ورقي لو اشتشك خوا رقي ليه بزانه خوش ويستن ورقلبونه وكي بجوري خواي گوريه عالم او كسي اخواتي بي خوشه ويش اوي بي خوش به خواي گوره چي بي ناخوشه ورقي ليه او رقي له به بلام كعكس بونوا او بزانه عالمني وهروها برا كانم امام مالك رحمتي خواي گوري ليه بدي فرمو ليس العلم بكثرة الرواية وإنما العلم نور يجعله الله في قلب عبده علم بزور روايات كردن وزور كتاب نية علم نورك أخوادي خاطة ضلي عبدي خويا لأخوادة ترسيت ضلكي روناك دبيتها ما بس دي أوانية برو كتابة كان داخنوا قرآن وحديث وشريعة مخبنا ما بس دي أو بوشكاتك سود لو علم دبيني كقرآن وحديث أو ككاتك أو خشية ترسي خوالة ضل الدابة أو كاتتو فهمي علم دكي ولا علم حالي دبيتو تي دقي كواتە هەردووچیان پێویستە برام
علمێک لەسەر زمانە علمێکی لەسەر دڵە لە ناو دڵە ئەو علمەی ناو دڵ خەشیەتی خوایە پێویستە هەبێت ئەو علمەی سەر زمانی ژەوەتە تۆ ئاەت باز دەکەی حەدیث باز دەکەی شەریعەتی خوا باز دەکەی کە ئینسان بەس عالم اللیسان بوو بەس بە زمان علمی هەبوو بەڵام لە دڵیدا علمی تێدا نەبوو خەشیەتی نەبوو ئەو علمە دەبێتە وەبال و دەبێتە بەڵا بۆ سەری بەڵام کە هەردووچی هەبوو ئەوە نور على نور داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی خوای پەروەردگار وامان لێ بکەی کە تۆ بناسین ناسینێکی تەواو و ڕاست و دروست خوای گەورە وامان لێ بکەی تەنها لە تۆ بترسین خوای گەورە خەوف و خەشیت خۆت بخەیتە دڵەکانمانەوە یا رب العالمین خوای گەورە ترسێکی وا لە خۆت بخەیتە دڵەکانمانەوە کە لە تاوان و مەعسیەت و گوناه و بێشەرعی و بێشەرمی بمانگێڕێتەوە یا رب العالمین خوای گەورە لە دینەکەی خۆت حاڵیمان کەی وامان لێ بکەی لەو کەسانە بین کە ئەو تیجارە ئەو بازرگانیە براوەیە لەگەڵ تۆ دەکەن یا رب العالمین خوای ئاخیرمان خێرکەی بەهەشتمان بەنسیب کەی لە جەهەنەم ڕزگارمان کەی طاعەتمان قبول کەی والحەمد لله وصلى الله وسلم على رسول الله